لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی کوردستان ئارەڕاد لەسەر یاریگای خۆی لە پیرمان پێشوازی لە بازیان کرد. لانیوە یەکەم یاریەکە خاوەن ماڵ یاریەکی تاگلایانەی کرد، هەوڵی دەدا زوو بە گۆڵ پێش بکەوێت چونکە تامی سەرکەوتنی لە خولەکە نەکردبوو. یاریزانانی ئارەڕاد 8 جار گەیشتن بە گۆڵی تیپی میوان، بەڵام نەیانتوانی گۆڕانکاری لە ئەنجام یاریەکەدا بکەن و نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لانیوەی دووەم بازیان دەستی بە هێرشەکانی کرد و ئامانجی بۆ سەرکەوتن گۆڕا. ئارەڕاتیش بێدەنجی هەڵنەبژارد بوو، ناوە بەناو وەڵامی میوانەکەی دەدایەوە. لە ماوەی 45 خولەکی کاتی ئاسایی نیوەی دووەم و 6 خولەکی زیادکراویش هەردوو تیپ زۆر هەوڵیاندا بربەست یەکسانی ببڕن، لێی سەرکەوتوو نەبوون و یاری بە ئەنجامێکی نەرێنی و بە یەکسانی کۆتایی هات. نەتیجەش بەڕاستی من دەگرنەوەست و هەرچەندە فەریقمان مسەیتەر بوو، بەڵام نەمانتوانی حەسب بکەین. بەتا بەشەتی دووەم کە کرمانە چار مازمیش بەلام دیسان شانسیاوەرمان نەبوو، بەداخەوە نازانم چەند گلەی بکە لەوانە بەسەریدا بشکێتەوە، بەلام تەبعاً ئەمە پێویستمان پێیە. فەریقەکەشمان بەڕاستی تازەیە، ئەمە زۆر بە تاقی دەستمان پێ کرد. ڕاستی ئەمە لە دوێنێەوە کە سەفەری هەولێرمان کردو لە قەزای بازیانەوە بۆ سێ خاڵ یاریەکە هاتبووین، بەڵام وا دیارە قسمەت وا بوو کە موفەق نەبین. ڕاستی فرسەمان زۆر بۆ ڕێکەوت، هەم بۆ ئێمە هەم بۆ تیپی بەرامبەر، بەڵام خۆی گەورە موفەقی نەکردین و ئەوەی پێویست بوو کە تەوجیهاتی مدەڕیب یابووی بە هەردوو لا جێبەجێمان کرد، هەم تیپی ئەمە هەم تیپی ئەوان. ڕاستی چیمەنەکە بۆ ئێمە تۆزێک جیاواز بوو. بەم ئەنجامە بازیان لە کۆی چوار یاری بووە خاوەنی 5 خاڵ و لە خانەی حوتەمی ڕیزبەندیە. ئارەڕاتیش لە 3 یاری تەنها 2 خاڵی هەیە و لە خانەی 14ی ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێام، پیرمام.